کاردانەوەکان سەبارەت بە سەرۆک و حکوومەتی نوێی هەرێمی کوردستان. کاردانەوەی وەزارەتی دەرەوە بەرامبەر بە هەڕەشە نوێیەکانی ئێران. کورد سوورە لەسەر گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچە کێشە لەسەرەکان. تەماشاچی لە خۆشەویست لە واشنگتنەوە خۆشهاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن. ئومیدوارم دەمێگی خۆش وەلمان بوونە سەر. بە سڵاو و ڕێزین گەرم. ئیرۆ پەرلەمانی هەرێما کوردستانە عێراقی دەنگدا ji بۆ پەسەندکردنا مەسرور بارزانی وەکە سەرۆکی حکومەتی پشتی ڕەزامەندیە پەرلەمان jî سەرۆکê هەرێمê Nêçîrvan Barzanî dê jê Mesrûr Barzanî bixwaze kabîneyan û pêk bîne li herêma Kurdistana Iraqê karvedanên cuda derdikevin em ji bajarê Silêmaniyê dest pê bikin. دوای ئەوەی دوێنێ دووشەمە نێچیروان بارزانی وەک سەرۆکی نوێی هەرێم سوێندی یاسایی خوارد و ئەم ڕۆژ مەسرور بارزانی بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت ڕاست پێردرا لە شەقامی سلێمانیدا کاردانەوەی جیاجای لێکەوتەوە. هەوڵاتیانی شاری سلێمانی بۆ چوونی جیاوازیان هەیە لەسەر ئەوەی کە ئایا سەرکردایەتی و حکوومەتی نوێی هەرێمی کوردستان ئەتوانن دۆخی هەرێمەکە بەرەو باشتر بەرن یان نا. لە ئەزەڵی دروستبوونی حکوومەتی کوردیەوە هەتا وەکو ئێستا هیچ گۆڕانکاریەکمان نەدیوە. ئەمە هەر پیشەوەرین هەر ڕۆژ بە ڕۆژ کەسابەت و ئیشکردن بەرەو غەرقبوونە ڕۆ هیچی کرد. تەسەوریش ناکەم هیچ گۆڕانکاریەک دروست بووە. هیچ گۆڕانکاریە ناکرێت بەس دەموچاوێک لاچوو دەموچاوێتر هاتوو بڵێن ئەویان کوردەواری بوو ئەمیان تۆزە بڵێن مۆدەترە و تاواجینە هیچ گۆڕانکاری شتیان ژینە یەک عقلێتەوە و یەک قسەکردنەوەی هەر گۆڕانکاریش بڕوا ناکەم دروست هیچ دروست نابێت. ئومێدێکی زۆرمان پێ هەیە لەبەرەوە کاک جەنابی کاک مەسرور بەرزانی کەسێکی بەهێزە لە ڕووی ئیداریە و لە ڕووی ئەمنیە و لە ڕووی داراییەوە. هەروەها با جەنابی کاک دێشەروان بەرزانیش وەکو سەرۆکی هەرێمی کوردستان پاڵپشتێکی گەورە دەبێت بۆ سەرکەوتنی ئەم پرۆسەیە و کابینەی تازە. هەندێکیش پێیان وایە کێشەی نێوان حزبەکان و بەتایبەتی ژێکێتی و پارتی و پرسی پارێزگاری کەرکووک ڕێگرن لەوەی کاری جدی بکرێت بۆ باشترکردنی ژیانی خەڵک. بە ئومێدم کە گۆڕانکاریشی باش دروست بێت لە هەرێمی کوردستان و تەواوی عێراقدا، بەڵام جارێ زووە بۆ ئەوەی کە بڕیار بین جارێ ڕێکەوتنێکی زۆر گرنگمەوە ئەویش جارێک لایکردنەوەی پارێزگاری کەرکووکە لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتەوە چ یەکێتی بە چی پارتی بێ. پێم وایە هاوسەنگی و هێز لە هەرێمی کوردستانە ڕەنگە ئەو دوو لایەنە سیاسی هاوکێشەکە یەکلایی بکەنەوانێ و خودی دانانی پارێزگای کەرکووکیش ئەمە خۆی بۆ خۆی هەنگاوێکی باش ئەبێت لە هەر لایەکیان بێت هەنگاوێکی باشە بۆ ئیشکردن لەسەر هەرێمی کوردستان. بەدەنگی 87 پەرلەمانتار مەسرور بارزانی ڕاست پێردرا بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم کە بڕیار وایە هەر یەک لە یەکێتی و پارتی و بزوتنەوەی گۆڕان تێیدا بەشدار بن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. خیابانێک لە شاری هەولێر کە لە پێشدا تەنها ئاڵای کوردستانی دی هەڵکرا بوو پێش ئاهەنگی سوێندخواردنەکەی نێچیروان بارزانی وەکو سەرۆکی نوێی هەرێمی کوردستان بە ئاڵای عێراقیش ڕازرابووەوە کە بۆ هۆی تووڕەبوونی لاینگیرانی ڕەفراندومی 2 ساڵ لەمەو پێش. 2 ساڵ لەمەوبەر هەر ئەو شەقامەی هەولێر پڕبوو لە ئاڵای کوردستان و دروشمی سربەخۆیە و جیابوونەوە، بەڵام ئێستا دیمەنەکە جیاوازە. بەتەنیش هەر ئاڵایەکی کوردستانەوە ئاڵایەکی عێراق بە مەبەستی ئامادەکاری بۆ ڕێو ڕەسمی سوێند خواردنی سەرۆکی تازەی هەرێمی کوردستان هەڵکراوە. ئەمە بەلای بەشێک لەو هاوڵاتیانەی ڕۆژانی بەر لە ڕەفراندۆم خوازیاری جیابوونەوە بوون، دیمەنێکی نەخوازراوە و پێیان وایە ڕەنج بە خەسار چوون کاتێک بۆ ڕەفراندۆم هەموو هێز و پێزی خۆیان خست بووە خزمەتی سربەخۆییەوە. ئەگەر سەرکردەکانی ئێمە بستن بۆ بەغدا و بۆ ناوچەکانی تری عێراق ئایا عەڵەمی کوردستان هەردەدرێ پێشوازی دەکرێت؟ بێگومان ئەمە ناخۆشە، ئەزمانەوە نیە، ینی پێمان خۆشە لە تەک ئاڵای عێراق ئاڵای کوردستان زیاتر بێ، یەک بابەدوو بێ، چونکەمە نیشتیمانی کوردانە، وڵاتی کوردانە. ئەزمان دەکرێت ئێستا کە نەتیجەی ڕیفراندۆمەوە بە ئاڵای کوردستان بەتەنیا بووە. ئێمە زۆر ڕیفراندۆمان کرد و ئەومان کرد ئازاد بین، نەمان کرد ئیستیقبالی دوژمنی خۆمان بکەین کە خینی میخواردیا. ئالەم هۆڵەدا نێچیروان بارزانی
بە ئامادەبوونی چەندان کەسایەتی سیاسی کوردستان و عێراق بە بەشداری 1200 میوان سوێندی یاسایی خوارد و بوو بە سەرۆکی هەرێم. سەرۆکی هەرێمی کوردستان ئەرکەکانی خۆی بۆ داهاتوو باس کرد کە یەکێکیان پەیوەندی سیاسی و ئابووری باش لەگەڵ بەغدا و وڵاتانی دراوسێ و جیهان بوو. وڵاتانی هاوپەیمانی دژی داعش ڕۆڵی کاریگە و بوێرانەیان بینی لە هاوکاری و سەرپەرشتی پێشمەرگە بۆ کۆتایی هێنان بە دەستهەڵاتی تەرۆریستانی داعش. سوپاسی بێپایان بۆ حکوومەت و هێزی سەربازی هاوپەیمانانی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا و هەموو وڵاتانی بەشدار لە ناوچەکە و لە جیهان کە بۆنە هۆکار و گەرانتی گەڕانەوەی هیوای ژیان و ئاشتی و ئازادی لە هەرێمی کوردستان و لە تەواوی عێراق. سەرۆک کۆماری عێراقیش سەرباری هەموو ئەو بۆچوونە سیاسی جیاوازانەی کە لە ڕابردوودا هەیبوو ئەمڕۆ هاتووە پیرۆزبایی لە سەرۆکی تازەی هەرێم دەکات و بەڵێن بۆ عێراقێکی یەکگرتوو دووبارە دەکاتەوە. هەمومان دەزانین دۆخی ناوچەکە ئاڵۆز و دژوارە و پێشبینیکردنیش بۆ ئایندە زۆر ڕوون نییە. خەڵکی عێراق لە ڕابردوودا تاڵاوی چەندین جەنگی سەپێنداویان چەشتووە و شەڕی نەخوازراوی ماڵوێرانکەریان بەسەردا سەپێنداوە. دوایینیان شەڕی تێرۆریستانی داعش بوو کە بە خەباتی پڕسەروەری و هاوکاری و هاوسەنگەری سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان و حەشتی شەعبی و بە پشتیوانی هاوپەیمانانی نێودەوڵەتی و دۆستان توانرا دوای قوربانیدان و خۆبەختکردنێکی زۆر سەرکەوتنێکی مێژوویی بەسەر مرۆڤکوژانی داعشا تۆمار بکرێت. پاراستنی ئەم سەرکەوتنە ئەرچی گەورەمانە لەسەر ئاستی عێراق و بگرە ناوچەکە و جیهانیش. لۆگۆی تازەکراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە. لۆگۆکە دیارە بەڵامەوەی نادیارە ئەو ڕووداوانن کە لە دوای دانانی ئەم لۆگۆیە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدەن. ناری ڕۆستەم دەنگی ئەمریکا هەولێر. هەر لە هەولێرێ ئەحمەد زێبارژی باوەڕیا چەند کەسان وەرگرتیە. ئاخۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چۆن دەڕوانە ئایندەیان لە سێبەرێ سەرۆکێکی نوێ بۆ هەرێمەکەوە و هەروە سەرۆکێکی نوێ بۆ حکوومەت. ڕاو سەرنجی جیاجیا لەبارەی وەرگرتنی ئەو پۆستە و دانانی سەرۆکێکی نوێ بۆ هەرێمی کوردستان لە گۆڕاپانی کوردی دروست بوون. ئیشەڵا لەمە دووە لە بۆ 4 ساڵی داهاتوو زۆر ئیش و شتمان بۆ دەکرێت بۆ پرۆژەکان زۆر ڕاوەستا بوون زۆربەی پرۆژەکان ئەو ئیشەڵا هەموو بەکار دەکەونەوە. یعنی چاوەڕوانی شتێکی زۆر باش دەکەین لە ئەوزارە کەشتمان لە بۆ بکرێت. هیوا ئەوە دەخوازێن ماڵی کوردیەک بکرێتەوە حکوومەتەکەمان حکوومەتێک چاکبی و خزمەت گوزاری لە خەڵکی بی. بەشێکی زۆر لە هاوڵاتیان پێیان وایە پێویستە گۆڕانکاری ڕیشەی لەمە و دووە دروست ببن و خزمەتی گشتی بکرێتن. مافپەروەرێکیش دەڵێت دەمەوێتن لەو چەند ساڵێکە پۆستی سەرۆکی هەرێم وەردەگریتن وڵاتەکەمان بەرەو پێش ببا زیاتر ئیشە بۆ گەنج بکات گەنج بینتە پێشەوە بژێوی ژیانی خەڵک باش بکاتن گەنجەکانمان لە بێکاری بەرەو بەکاری بڕواتن بەداخەوە ینی ئێستا کە لە وڵاتەکەی مدەبینی سەدان گەنجی بێکارن. چین و توێژی جیاجیا لە ئێستادا پێیان وایە گرنگە سەرۆکی نوێی هەرێمی کوردستان کار بۆ لێک تێگەیشتن و ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان بکاتن و هەروەها پەیوەندیەکانی هەرێمیش لەگەڵ وڵاتانی دەرەوە خورتتر بکات. بە شێوەیەکی گشتی لە نێو بازاڕی شاری هەولێردا هاوڵاتیان پێیان وا بوو 4 ساڵی داهاتووی هەرێمی کوردستان پێویستە 4 ساڵێک بن پڕ بێ لە خزمەتکردن لەبەرەوەی هەموو ئەو مەترسیە جدیانەی سەر هەرێمی کوردستان کەم بوونەتەوە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر. وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەڕەشەکانی وەزیری دەرەوەی ئیرانی بەگرنگ وەرنەگرت کە دەڵێت ئەمریکا نابی چاوەڕوانی ئەوە بێت بە ئاسایش بمێنێتەوە و دەڵێت ئەوە ڕەوشتی تایبەتی حکوومەتی ئیرانیە بەرامبەر بە فشارە دیپلۆماسی و سزا ئابوووریەکانی بەڕێوەبەرەتی ترامپ. Di hewlekê ji bo sizkirina girjiyan di nêvbera Washington û Tehranê de Serokvezîrê Japonê wêseredana Îranê bike û digel rêberê Olî Elî Xameneî û Serok Hesen Ruhanî komibe. Hevdem digel seredana çavarêkirî ya Serokwezîrê Japonê Shinzo Abe bû Tehran bi merema sizkirina tengeje di navbera Washington û Tehran peyvdara Wîzareta Derve ya Amerîka çipî tene da bi gef û hûjdariyên Wezîrê Derve ya Îranê.
گەفکردن و بکارانینا پرساناڤۆکی و تێرۆرکردنا وڵاتان تایبەتمەندیە سەرەدەریە ڕێژیما ئیرانەیە. سباهی جارێکادی گەفن داخستنا دەرتەنگا هەرمز بکن. ئیرانێ بژارێک هەیە یان دێ وەکو وڵاتێکی ئاسایی بە یان وێ ببینە چاوە وێ ئابووریە وێ برۆخە. Di konferanseka rojnamevanî da digel Wezîrê Derveyê Almanya Heiko Maas, Wezîrê Derveyê Îranê Mihemed Cewad Zarîf cizayên Amerîka bi şerê aborî nav kir ku wê bersibeka xirab bû Amerîka hebe. Çavarê nethatekirin şerekî aborî dijî gelê Îranê bihatba kirin. Ew ên şer dest pêkirîn hizir dikin ku ew parastîne. Cewad Zarîf rastexû Serokê Amerîka Donald Trump bi berdewamiya girjiya la rojhilata navîn xetabar kir. Girjiya nû li deverê ji encama şerê aboriyê Amerîka dijî Îranê ye ku Donald Trump bixwe şerê aborî ragihand. Tevî vekişana Amerîka ji rêkeftina navokiya sala 2015 li hêşta Brîtanya, Fransa û Almanya pêgiriya xwe piştrast dikin. Heiko Maas tekez li ser diyalogê dikit bo rêgiriyê li kirdareka leşkerî. Em hemû jiyanên xwe bikartînin bo serkeftinê. Bo nimûne karê bo bikarxistina sîstema diravî ya bazirganiyê li gel Îranê dike. Dûr ji cezayên Amerîka û medestkeftî hene. Li dirêjahiya daxuyaniya xwe Heiko Maas berevanî ji İsraîlê kir û got İsraîlê mafê hebûna xwe heye. Wa xeftin li ser vê naêtek kirin ku ev gotina bi aşkira bû egera torabûna Cewad Zarîf. Serokvezîrê İsraîlê Binyamin Netanyahu daxuyaniyên Cewad Zarîf bi direw navkir û got İran gefên wêrankirina İsraîlê dikit û şiyanên xwe yên navkî bihêz dikit û em dê rêgiriyê lê bikin. Zarîf careke din derewa dike Îran bi eşkere gefên nehêlana İsraîlê dike û raporta îro ya Ajansa Atomî dibêje Îranê zavkirina uranyum zêdetir kiriye. Serokê Ajansa Hêza Atomî ya Netewên Yekgirtî got Îranê astê afirandina uranyuma zavkirî bilind kir bi behana zêdebûna girjiyan ku hemû çav li serkeftina danostandinên şên Zuavê digel Elî Xameneî ye. Xalid Fettah, Dengê Amerîka. Serokê Amerîka û hevberê xwe ê Meksîkokarî ji bo rêkeftinekê dikin bi bemesta kêmkirina jimara penaberan ji navendê Amerîka Latîn berefsûnûrên Amerîka digel Meksîko vêna gefên Serokê Amerîkî ji bo danana gumrikê li ser kelopelên Meksîko ragirtiye. Li Kongresê Amerîkî jî demokrat vêna wek serketinê ji bo Serok Trump bilêv nakin. سەرۆک ترامپی خۆشحاڵ لە تویتەکەیدا ئاماژە بە سەرکەوتنەکەی دەکات و دەڵێت هەمووان زۆر خۆشحاڵن بەم سەودانوێیە لەگەڵ مەکسیک چونکە هاوکاریەکی مەزن لە نێوان مەکسیک و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا دەبێت ئەو شتەی بۆ دەهێن ساڵە نەبووە. لە شاری تیوانە سەرۆکی مەکسیک لۆپێز ئۆبرادۆ گوتی ڕێگا لە دروستبوونی جەنگێکی بازرگانی گیرا. Celebramos el importante acuerdo de ayer porque ئێمە ئاهەنگی ئەم ڕێکەوتنە گرنگە دەگەڕین چونکە ئەوە ڕەوشێکی سەخت بوو هەروەها کارێکی زۆر نابەجێ دەبوو کە باج بەسەر هەندێک بەرهەمی ئەمریکاییدا بسەپێنین واتە هەمان ڕێکاری هاوشێوەی بربەستی بازرگانی ئەوانەی کە بەسەر هاوردەی مەکسیکیدا دەسەپێنران. ڕێکەوتنەکە داوا لە مەکسیک دەکات باشتر پاسەوانی سنووری باشووری خۆی لەگەڵ گواتیمالادا بکات و هەروەها ئەو کۆچبەرانی هەوڵی مافی پەنابەری دەدەن گل بداتەوە هەتا ئەو کاتەی مامەڵەکانیان لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا تاوتوێ دەکرێن. لە وتەکەیدا میچ مەکۆنڵ سەرۆکی کۆماریەکانی سەنات کە زۆرینەن گوتی ئەوە هەواڵێکی خۆش بوو بۆ خێزانە ئەمریکایەکان کە دووچاری بەرزبوونەوەی نرخی کاڵا نابنەوە ئەوەی لە دەرئەنجامی سەپاندنی باجی زیاتر بەسەر کاڵایی هاوردەی مەکسیکدا دروست دەبوو. مکۆنڵ داوای بوجەی زیاتریشی کرد بۆ هەڵمەتەکان لەسەر سنووری نێوان ئەمریکا و مەکسیک کە بەڕێوە دەچن و ناوبراو دیموکراتەکانیشی تۆمەتبار کرد بە سستی نواندن بە مەبەست و هەروەها گەمەی سیاسی. هاوکات دیموکراتەکان دەڵێن ئەم سەودایی سەرۆک ترامپ قەیرانی کۆچبەرانی خراپتر کرد و دەڵێن ڕێکەوتنەکە لەگەڵ مەکسیک استراتیژێکی ژیرانەی کۆشکی سپین هەبوو. سەرۆک ترامپ بە تەواوی لە ئاستی ئەوەی دەیڵێت گوایە بەدەستی هێناوە گەورە کردووە و ئەمە ئەو ڕێکەوتنانان کە خۆی پێشتر لەگەڵ مەکسیک لەگەڵ هەندێک حاڵەتدا و چەند مانجێک لەمەوبەر لە ئارادا بوون. جا بە هەموو پێوەرێک سەرۆک ترامپ هیچی بەدەست نهێناوە جگەلەوەی پەیوەندی گرنگی بازرگانی خستە مەترسیەوە ئەوەی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لەگەڵ مەکسیکدا هەیبوون. هەروەها 6 ملیۆن کار لەم وڵاتەدا هەن کە پشت بە بازرگانی نێوان ئەمریکا و مەکسیک دەبەستن.
بۆ کۆچبەرانی ئەمریکای ناوەڕاست پێشبینی دەکرێت گەشتە پڕمەترسیدارەکەیان بۆ وڵات تێگرتوەکانی ئەمریکا بگرە سەختتر بێت. دەبێت هەمووان بیر لەو هۆکارانە بکەنەوە کەوامان لێ دەکات کۆچ بکەین و خانەوادەکانمان بەجێ بهێڵین و بچین بۆ وڵاتێکی دیکە. هەروەها لەبەری ئەوەی دەرگا بەڕووماندا دابخەن دەبێت دەرفەتێکمان پێ بدەن هەتا پیشانیان بدەین کە ئێمە کەسانێکین کارمان دەوێت و ئایندەیەکی باشتریش بۆ منداڵ و خێزانەکانمان. هەندێک دەڵێن ئەوان ناتوانن ڕێگری لە ئێمە بکەن. دەتوانن سنوور دابخەن، دەتوان 1000 دیوار دروست بکەن. ئێمە ئەو دیوارانە دەبەزێنین. جەبەخاک دابێتیان بە ئاسمان. ئێمە دەچینە ناو ئەمریکاوە. جا سەرۆک ترامپ چی دەکات با بیکات. ژمارەی ئەو کۆچبەرانی مانگانە دەگەنە سەر سنووری نێوان ئەمریکا و مەکسیک 100,000 کەس تێدەپەڕێنێت. لەوانە ئاماری ئەو خانەوادە و ئەوانشی منداڵن و کەسیان لەگەڵدا نییە. دیارە لە وڵاتی سوی جۆرەها ڕێکخراوەی پێشەیی و سڤیل هەیە کە جۆرەها چالاکی ئەنجام دەدەن. لە سودای دەنگی ئەمریکا مەهدی شوانی بەرپرسی گشتی فدراسیۆنی کوردی چەتر لەگەڵماندایە. کاکە مەهدی زۆر سپاس بوو بەشداربوونتان لە بەڕێنمەیان پڕۆمان. زۆر سپاس کاکجان. دەکرێت لە سەرەتا بە بینەرانمان بڵێن فدراسیۆنی کوردی چەتر چییە؟ چ جۆرە ڕێکخراوەیەکە؟ زۆر چاک. من سەرەتا هەست بوو دەست پێ بکەم بە دەستخۆشی ماندوونەبوون لە یەکێ بە یەکێ کارمەندانی کەناڵەکەتان. ئێوە مای شانازیم بۆ گەلی کورد بەڕاستیم لە ڕاگای ئێوە جۆمان لە زۆر هەواڵی گرنگە بێت. ئەوە ڕاستی بێ فیدراسیۆنی چەتر لە ساڵی 2013ەوە هەیە نێزێک 65 کۆمەڵەمان هەیە لە وڵاتی سوید کارەکەین لە کاری کولتوری لەگەڵ سڤیلە بۆ کۆمەلگای سڤیل. ڕێکخراوەکانیشمان هەر هەمووی لە ژێرباری ڕێکخراوی NGO Non-Government Organizations. کاکە مەهدی چۆن توانیتانە ئەم هەموو ڕێکخراوانە لە ژێر یەک چەترە کۆ بکەنەوە؟ ئەوەی ڕاستی بێ ئەوە زۆر ئێمە زیاد لە 12 ساڵە کارەکەم لەم ڕێکخراوانەیە. بەڵام لە 2013 توانیمان بە شێوازی نێزێک زیاد لە 100 کۆمەڵە دروستکەین. خۆم و کۆمەڵێ کادری و کارگێڕی بەڕێز و خۆنەویست زۆر سپاسیانەکەم لێرەوە. هیلاک بوون مادوو بن لەگەڵمان زۆر هیلاک بووین تاکو لە شارەکان هەموو شارەکانی سوی توانیمان کۆمەڵە و شتیوا دروستکەین کۆمەڵە ڕێکخراو دروستکەین. بەڵام هەرچەند ئێستا لەو زیاد لە 120 کۆمەڵە بوو ئێستاکە 6 کۆمەڵە بەفعلی پەیوەندیان پێوەمان هەیە کار و چالاکیمان لەگەڵ ئەنجام. چارەکەکانتان کارەکانتان بە چ شێوەیەکە؟ ئەوەی ڕاستی بێت دروستکردنی کۆمەڵەیە، سازکردنی سیمینارە، بەرزراگرتنی کار و یادەنەتەوەیەکانە. ئەم جاش لە هەر کۆمەڵێک زۆربەی کۆمەڵەکانمان فێرکردنی خولەکانی فێرکردنی زمانی کوردیە، هەروە خولەکانی فێرکردنی ئەم شتی تەکنەلۆجیەک و کۆمپیوتەر و چی شتێکی پێویستە بۆ کۆمەلگا، هەرەوە هاوکاری خەڵکی بۆ لە کارە ئاسانکاری ژیانیان کاری ژیانیان. تایسا چه کارێکی واتان ئەنجام داوە کە شایانی ئەوەم بی ئاماژەی پێ بکرێت؟ ئەوەی ڕاستی کارەکەمان هەرەمووی جوان بووەتەوە هەروەها بڵین. بەڵام 2014 کاتێک ئەو کە هەرێمی کوردستان کەوتە ژێر ئەو هێرشی درڕندانەی چەتەکانی داعشەوە، ئێمە ئەو کاتە بەڕاستی خەڵکی زیاتر زۆر لەگەڵمان بوون. توانم بڵێم 23 2015 یادی نەورۆزمانە بۆ هەموو ساڵی بە هەڵپەرچیەوەمان کرد. بەڵام ئەو ساڵە بە خەفەت و ناومان نەورۆزی شەهیدان زۆر سوپاسی ڕۆژنووری ئەەکەین و بەڕێز کاک نەجمەندی غولامیش نێزێک 16 گۆرانی بێش کورد ئامادە بوون. هەروە چەند کەناڵێکی کوردی کوردانی سوید و کۆمەڵێک کارگێڕی ترمان پەیوەندیکی تەلەفۆنێتی زۆرمان کرد و ڕکلامێ زۆرمان کرد زیاد نێزێک 2000 کەس. سوپاس بۆ پۆلیسی سویدیش ئەو کاتە لێوێ زۆر حیمایەتیان کردین. چالاکێک زۆر گەورە بوو، خەڵکێکی زۆر هات هەرچەندێ بارانیش بوو. هەروەها لە 14 2015 یادی ئەنفالمان کرد
یادی ئەنفالەکە زۆر خەڵەباڵغ بوو. کاکمەدی خۆ نازانن کوردستان 4 بەشە و لە هەر بەشێکدا دەیان ڕێکخراوە و ڕێکخراوە جۆرا و جۆر هەیە و خاوەنی بیر و بۆ چوون و ئایدۆلۆژی جۆرا و جۆرن چۆن توانیتوانە هەموو ئەمانە لەناو ئەم ڕێکخراوە کۆ بکەنەوە. ئەوەی ڕاستی بێمە خاڵێکی هاوبەشمان هەیە لەگەڵ و هەموو حزب و ڕێکخراوانەوەش کوردایەتە دوو مافی مرۆڤە سێ ئێمە هەر هەمومان ماندوو چەساوین ڕامان کردووە لە ڕژێمێ چی ڕژێمێک بێت چی کاتێک بێ لەگەڵ و حزب سیاسیانەش ئەم خاڵ هاوبەشەمان هەیە ئێمە جیاتیش لایەنێک ناکەین مەبەستمان خزمەتە ئەبینی نیشکەم حزبانە کارەکەن هەرێک و شتێکیان هەیە بەڵام ئێمە بەشداری هەموو چالەکە نەتەوەیەکانی شەکەین کە حزبەکانی شەکەن جگە لە چالاکیەکانی خۆمان پەیوەندیمان خۆشە لەگەڵ هەموو لایەکش پشگیریبانەکە تۆزای لە ناوی وڵات جیوازێکی زۆر هەیە ناوکۆکی هەیە تا چەند ئەو ناوکۆکوی و جیوازیانە لە ناو ڕێکخراوەکەتانە ڕەنگی داوەتەوە. ئەوەی ڕاستی بێ بۆ کە ڕێکخراوەکەمان هیچ کارێکی حزبی نەبەستراوەتەوە کاری نەتەوەیەتی خۆیەکات زیانیشمان نییە بۆ هیچ لایەنێک لەگەڵ چالاکیەکانی ئەوش بەشدارین کەواتە ئەو خاڵە هەو بەشانە کۆمانەکاتەوە هیچ حزبێک لایەنێ زیانی ئێمە نەگەیاندووە شکر بەڵام پەیوەندیشمان خۆشتر بۆ و بەهێستریش یەکشمان پشگیری یەکشمان کردووە لە کارە نەتەوەیەتەکان. دارایی ئەم ڕێکخراوە لە کوێ داوی نەکرێتن؟ دارایی ئەم ڕێکخراوە ڕوو لە هەموو ئەوروپا هەیە نەک بەس بۆ ئێمە هەموو ڕێکخراوەکان لە وڵاتی سویدۆ دابی نەکرێ ئەویش سوودێکی زۆر زیاتری هەیە بۆ وڵاتەکە هەر ڕێکخراوە بڕێ دارایی وەرەگرێت دەقات سوودی هەیە بۆ وڵاتەکە. مادیشوانی بەرپرسی گشتی فدراسیۆنی کوردی چەتر زۆر سپاس. زۆر سپاس. کورد سوورە لەسەر داخوازیان بۆ گەڕانەوەی پێشمەرگە بوو ناوچە کێشە لەسەرەکان بەڵام عەرەب و تورکمان وەکو دەڵێن ڕابردوویەکی تاڵیان لەگەڵ ئەو هێزانەدا هەیە و لەگەڵ گەڕانەوەیاندا نین. گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچە کێشە لەسەرەکان یەکێکە لە خواستەکانی هەرێمی کوردستان بەڵام عەرەب و تورکمانەکانی کەرکووک گەڕانەوەی ئەو هێزە کوردیە ڕەت دەکەنەوە و دەڵێن پێشمەرگە بگەڕێتەوە ئەوان هەڵوێست وەردەگرن. هاتنەوەیان و بوونیان لەو ناوچەیە جارێکی تر لە ئەمڕۆدا لەلایەن خەڵکەوە ڕخنێکی زۆری لەسرە ڕازیش نین کە وەکو ڕابردوو هێزی پێشمەرگە بگەڕێتەوە بەڵام لە سنووری هەرێمی کوردستان یان لە هەندێک بابەتی هاوبەش دەربارەی ئاسایشی وڵاتەکە لە هەندێک ناوچەی جیاواز ئەوەش دەبێ بەڕێکەوتن بێت لە نێوان وەزارەتی بەرگری حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم. هەرچەندە هەندێک لە ڕاگەیاندنی کوردی باسی نزیکبوونەوەی بەغدا و هەرێمیان لە ڕێکەوتن بۆ گەڕانەوەی پێشمەرگە کردووە بەڵام بەپێی بە دواداچوونێکی دەنگی ئەمریکا هیچ ڕێکەوتنێک لەو بارەیەوە لە ئارادا نییە بەڵکو وەزارەتی پێشمەرگە و بەرگری عێراق تەنها لە ڕێکەوتن نزیک بوونەتەوە بۆ پڕکردنەوەی ئەو ناوچانەی دەکەونە نێوان هێزەکانیانەوە و لە ساڵی 2017ەوە هێزیان تێدا نییە وتەبێژی حەشدی شعبیش دەڵێت عێراق هیچی لەبارەی گەڕانەوەی پێشمەرگەوە پێنەوتون. ئەکید ئەمەش هێزی ینی وەک نظامین تابعی دەوڵەتی شتێکی وەکو خۆردان بەس ئەمەی بین بەغا و بێن هەولێرە لا یەمەنی شتان. پارتی دیموکراتی کوردستان کە تا ئێستا بارەگەیان لە کەرکووک و دیالە و سەلاحەدین نییە گەڕانەوەی بارەگاکانیان بۆ ئەو ناوچانە دەبەستنەوە بە گەڕانەوەی پێشمەرگەوە. مەسلەی ئەمە وازحەکە تاکو ئێمە هێزی پێشمەرگە نەگەڕێتەوە ئەمنیەت نییە و ئیسحال حاضر ئەمنیەت نییە باشی بیانی تۆ بارەگا ببیتەوە بەبێ هێزی پێشمەرگە بەبێ ئاڵای کوردستان چۆن نەکری. هەرێمی کوردستان دەڵێت ئەمنیەتی کەرکووک پێویستی بە هێزی پێشمەرگەیە عەرەب و تورکمانیش دەڵێن ئەزمموی 17 ساڵی دوای ڕوخانی بەعسیان لەگەڵ دەسەڵاتی کوردیدا ئەزمموونێکی تاڵە بۆیە ڕێگە بە دووبارەبوونەوەی ئەو ئەزممونە نادەن. دڵشادەنوارە دەنگی ئەمریکا کەرکووک. ترس لە هەمبەر پاشە ڕۆژە عێراقی پشتی توندوتیژیین خۆپێشاندەران لە باژاری بەسڕا ناڤەڕۆکی پانێلێکی بوو لە پەیمانگەها ڕۆژڵاتە ناوین لێرە لە واشنگتن یەحیا بەرزنجی لە پانێلێ ئامادە بوو ئەفراپۆت گەهاندیە. ناڕزایەتەکانی شەقامی شاری بەسرا و شارەکانی تری عێراق لە مێژە هێوەربوونەتەوە بەڵام چ کاریگەریەکی بەسەر حکوومەتی عێراقیدا جێهێشتووە لە کاتێکدا ئەگەر بەسڕای دەوڵەمەند بەنەوت لە خەمی هەبوونی ئاوێکی سازگار و نەبوونی کارەبا ڕژابنە سەر شەقام ئەی ئێستا چی
خۆ وەک ئەم شیکەرەوانە باسیەکەن خزمە گوزاریەکان وە خۆیانن. لە بەسڕ هەر گڵۆپە ئاوێک کە لە بەلوعەکە دێتە خوارەوە بۆ هیچ شتێ بەکار نایێت بۆ مرۆڤ و یان بۆ ئاژەڵ. ئەو پیسبوونە بێبەرنامەی حکوومەتی عێراقی لە پشتەوەیە، هەروەها بەشێکیشی پەیوەندی بە گۆڕانی کەش و هەواوە هەیە. خەڵقیش لە ڕێگەی فرێدانی زبڵ و خاشاک وایان کردووە ئاوەکە پاک نەبێتەوە و جوڵە نەکات. لە ئایندەدا ئەگەر گوێی پێنەدرێت ئەوە دەبێتە گرفتێکی گەورەتر. لە سەرتاسەری عێراق یەکێ لەو گرفتانی قسەی زۆری لەسەرەکرێت گەندەڵیە. هەرچی حکوومەتەکەی عەبادی بوو دەستی لێ هەڵماڵی بوو شەڕی بەرپرسە گەندەڵەکان بکات. حکوومەتەکەی عادل عەبدولمەهدیش کە پشتیوانی سەدرەکانی لە پشتە و ئەوانیش زۆر جار شەقامە جوڵێنن هەروە دەڵێن کەوا بوو چۆن شەڕی گەندەڵی بکرێت لە عێراقدا و شەڕی کێش بکرێت. لە عێراق لەو شوێنێک نییە بۆ بنبڕکردنی گەندەڵی. لە عێراق گەندەڵێکی بەدامەزراوەی هەیە بەسراوەتەوە بە قاوارە سیاسەکانەوە. لەبەر ئەوە دوودڵن لەکردنەوەی دۆسیەکانی گەندەڵی، چونکە گەر بکرێت ئەوە بەرپرسی باڵا بەردەکەون کە دەبێتە هۆکاری کۆتایی هێنانی حیزبەکانیشان. ئێمە داوا لە توێژی سیاسی دەکەین کە شەڕی گەندەڵی بکەن کە خۆیان دەگرێتەوە. لەو باوەڕدا نیم بەڕژدی شەڕی گەندەڵ کاران بکرێت مەگەر فشارێکی گەورە لە ناوخۆ یان لە دەرەوە دروست ببێت. لەم کۆڕەی واشنگتن ڕەنگە قسەکردن لەسەر ئەوەی دەوڵەمەندترین شاری نەوتی عێراق بەسرا خەڵکەکەی بێبەشە لە ئاوێکی پاک بۆ خواردنەوە، دەریایەکی گەورەی هەبێ و خەڵکەکەی کارەبای نەبێت. ڕەنگە لە ئامادەبووان شتێکی سیر بێت بۆچی لە عێراق و هەرێمی کوردستانیش پارە نەخراوەتە خزمەتی بوژانەوەی ئەو خزمەت گوزاری بنچینەیانە. لە وڵاتی ئێمە پارە لەگەڵ سرمایە بە یەک چاوسەی دەکرێت. پارە جیایە لەگەڵ سرمایە. دەوڵەمەند بوون جیایە لەگەڵ بوونی وڵاتێکی دەوڵەمەند. بوونی پارە معنایوانیە تۆ کارەبات هەیە. بوونی نەوت معنایوانیە تۆ سیستەمێکی خزمەت گوزاری ڕێکوپێکت هەیە. بۆی ئەو خەڵکە کە تووڕێ و هەڵەچێ چ لە کوردستان و چ لە ناوچەکانی خواروی عێراقا بۆ تووڕەبوونە لەمەیکەوە ئێمە بۆچی وڵاتێکی دەوڵەمەندمان هەیە لەگەڵ میلەتێک و دانیشتوانێکی هەژار و فەقیر. بۆیە داواکاریەکە لەوەیە کەوا بێ ئەم بوونی پارە و بوونی داهات ترجمە بکرێت بۆ سەرمایە، ترجمە بکرێت بۆ ئیسtismار بۆ دروستکردنی هەلی کار. ئەم عقلیەتە لە لای حکوومەتیش لاوازە بەداخەوە لە لای خەڵکەکەش لاوازە. ئەوەندەی خەڵک دەنگ بە کەسێکە داکەوە وعدی معاشێکی ئەداتێ، ئەوە دەنگ بە لایەنێک نادەکەوە وعدی حکوومەتێکی دەستپاکی بتوانە بۆ خەڵکەدا لە کاتی هەڵبژارنەکانە. عێراق وەک وڵاتێک بە دۆخێکی هەسیارە گوزەرە بێت. زۆر شاری وێران بەهۆی شەڕەکانی داعشەوە. گەندەڵیە کە کەس ناتوانێت نکوڵی لێ بکات. شەقامێکیش لە باکوور تا خواری و عێراق وا دەرناکەوێت لە بارودۆخەکان ڕازی بن. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. تا بەرنامەی ئایندەمان هەر شاد و سەرفراز بن. لە ڕۆژە هەینی مادیسا جوانە دەگەڵ بەرنامەکە دیا کۆت کۆنەکشن. خدا حافظ.